ڕۆژانە پەخشیەر کەناڵێکی ڕاگەیاندن نزیکەی 2 کاتژمێر تەنها ڕیکلامی بازرگانی پەخش دەکات. لەگەڵ گەرمی بازاڕی ڕیکلام تا ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت بە ڕێخستنی ڕیکلام نییە. بە بڕای مامۆستایەکی بەشی ڕاگەیاندنیش ئەم بۆشایە یاساییە زیانی زۆری لە ڕیکلامداوە و زۆرێک لە ڕیکلامەکان هەڵی زانستی و کۆمەڵایەتی گەورەیان تێدایە. یاسایەکی تایبەتیشمان نییە بە ڕێخستنی ڕیکلام. بێگومان نەبوونی یاسایەک کۆمەڵێک کێشە دروست ئەکات، کۆمەڵێک کەلێن و درز دروست ئەکات لە کۆمەڵگەیە و لە واریکاری میدیایە، بە تایبەتی ڕیکلامکردن بۆ شتی زیان بەخش ینی گرنگی نەدان بە بەها کۆمەڵایەتەکان و بە بەها مرۆیەکان و زیان گەیاندن بە تاکەکانی کۆمەڵگە و دابوونەریت و هەموو ئەوانە و فریودان و هەڵخەڵەتاندنی خەڵک و بەکارهێنانی مناڵ و بەکارهێنانی جەستەی ڕووتی ژنان بەداخەوەکو کاڵایەک یا وەکو بەشێک لە ڕیکلامەکان بۆ سەرنجڕاکێشان و وەروژاندن، هەموو ئەمانە وای کردووە کە لە ئێستا ینی کاتی ئەوە هاتووە کە یاسایەکی تایبەت هەبێ بە ڕێخستنی کاری ڕیکلامە. من بۆ خۆم لەگەڵ ڕێکخراوە کە 2 ساڵ پێش ئێستا بەشدار بووین لەگەڵ کۆمەڵی مامۆستای زانکۆ و خەڵکی ئەکادمی و شارەزا لە بوارە بۆ گەڵالەکردنی ڕەشنووسی پرۆژە یاسایەکی تایبەت بە ڕێخستنی ڕیکلام، بەڵام بەهۆی ئەم خەیرانە و بەهۆی پەخستنی پەرلەمانەوە داخستنی پەرلەمان ینی یاساکە دواکەوت. سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستانیش دەڵێت هەستیان بەم بۆشایە گەورە کردووە و لە چەند ڕۆژی ئایندەدا کۆنفرانسێک بۆ وەرگرتنی ڕای شارەزایانی بواری ڕیکلام ساز دەکەن و پرۆژە یاساکەی ڕەوانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکەن. ئێمە لەوە تێئەگەین کە فراغی یاسای ڕیکلام هەیە. ڕیکلام ئەمڕۆ پانتایەکی گەورەی لە ژیانی ڕۆژانەی هەموو لەمان گرتوتەوە و کۆمپانیەکانی ڕیکلام ڕۆژ بە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر ئەبێ. بۆیە پرۆژە یاسای ڕیکلام یەکێکە لەو پرۆژە یاسایانەی کە ئێمە کارمان لەسەر کردووە و پرۆژە پێشنیازە یاساکە ئامادەیە. ڕەنگە تەسەوڕ ئەەکەم لە 2 هەفتەی داهاتوو کۆنفرانسێکی لە سلێمانی بۆ بکەین پێشنیازەکە وایە بۆی ڕای شارەزایان و هەموو ئەو بەڕێزانە وەربگرین کە پێشتر کاریان لەم بوارەوە کردووە، چونکە هەندێک بەڕێز پێشتر کاریان لەسەر ئەم بوارە کردووە، بۆی بە شێوازێک پێشنیازە یاساکە دابڕێژین کە لە ئاستی خواستی ئەم سەردەمە دەبی و ڕیکلام لە بواری تەندروستی پەروەردەیی نیشتیمانی و پاراستنی با بڵێن ڕموزەکانی نیشتیمان بە شێوازێک دابڕێژین کە لە ئاستێک بێ کە هەم بەکاربەر بە هەڵە نەبا هەم بش بێتە ماوەی زیاتر گەشە سەندنی بواری ئابووری. ئەمە بۆ سنووردانان نییە، بەڵام بێگومان ئەبێ زەوابەتێک دابنین چونکە زۆرێک بێسەروبەری لە ڕیکلامەوە هەیە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا کۆڕبەندی ژنان لەسەر بەکاڵاکردنی ئافرەتان لە ڕیکلامەکان و نەبوونی یاسایەکی تایبەت بە ڕیکلام بەیاننامەیەکی ناڕزاییان ئاڕاستی وەزارەتی ڕۆشنبیری کرد. ڕیکلامەکانی هەرێمی کوردستان پڕا لە درۆ و چەواشەکاری و وێنەیەکی ڕاستەقینە نیشان نادات و زیاتر وەک کۆمەڵگەیەکی خۆشگوزەرانی ئەوروپی کۆمەلگای کوردی باز دەکەن و هیچ گرنگیەک بە بەها کۆمەڵایەتەکان و نەریتی کوردەواری نادەن. ئەمەش تەنها بۆ ساختکردنەوەی کاڵا و بەرهەمی کۆمپانیاکان. بەهۆی نەبوونی یاسایەکی تایبەت با ڕیکلامیش چاودێری حکومەت و پەرلەمان تەواو لاوازە کە ئەمە کاریگەری خراپی لەسەر تاکی کوردی دروست کردووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.